بینارانی بار سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش وا دیارە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین ڕووداوی قورس ڕوویانداوە. لە ماوەکانی ڕابردوودا لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕووداوی هاتوچۆ زۆر زیادی کردووە. من ئێستا لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی ڕاپەڕینم دەمەوێت بزانم بۆچی ڕووداوەکانی هاتوچۆ لەم سنوورە زۆ دووبارە دەبنەوە هۆکارەکان چین و چارەسەریەکان چین. من ئێستا بەڕێز ڕایت عالی عەبدوڵڵام لەگەڵە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێزیانە بکەم لەسەر ئەمە بەتە. کاک ڕایت سڵاو لێ بێت. سوپاسمان دەفرێتە. پێم بڵێ بۆچی زۆ لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕووداوەکانی هاتوچۆ دووبارە دەبنەوە؟ سڵاتان لەبێ بنای خۆی گەورە. ئەگە باس لە ڕووداوەکانی هاتوچۆ بکەین دیار ئەگەر بڕگار بێ ئۆتۆمبیل لە جوڵەدا بێ بە دڵنیای ڕووداوی هاتوچۆ دەدەن، بەڵام لە کاتێکەوە بۆ کاتێک یاخود بە پیوەرزەکان ڕووداوەکانی هاتوچۆ ڕوودەدەن. بەتایبەت لەم چەند ڕۆژانەدا لەم مانگەیدا بەداخەوە چەند ڕووداوێکی هاتوچۆ ڕوویاندا، یاخود بڵین لە شوێنێکی تایبەت کە فۆکسی زۆر خراپسەرێ زیاد لەوەی کە تەوقع لەگەڵ ڕووداوی هاتوچۆ ڕوویدا. بۆ نمونە لە باس لە کلکەی کۆڵێم بکەین چەند ڕووداوێک ڕوویاندا عنی جێگەی تێڕامان بوون بەڕاستی چەند ساڵە ئەم شوێنە هەر ئەوایە، بەڵام بۆ لەو مانگەیدا ئەم هەموو ڕووداوە ڕوویاندا. ئەگە باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بە دڵنیاییەوە کۆمەڵێک هۆکار دەبن بە هۆی بوونی ڕووداوەکانی هاتوچۆ. دەکرێت بڵێن سەرەکیترین ڕووداوی هۆکار بۆ بوونی ڕووداوەکانی هاتوچۆ شوفێر خۆیەتی. ئەگە باس لەوەی بکەین بڵین باشە بۆ شوفێر ئەی هۆکارەکانی تر بۆ نمونە شەقام، کەرەسە هێماکانی سەر شەقام، هێڵکاری، کوالیتی ئۆتۆمبیل، مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیل، یاخود ئەمانە دەبن بە ینی کۆمەڵێک هۆکار، بەڵام سەرەکیترین وەکتمان شوفێرە. شوفێریش ئەگەر باش پابەندێ بە یاسا ڕێنماییەکانی هاتوچۆ و لە ناویشیاندا بەتایبەت خێرایی بە دڵنیایی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەم دەبنەوە، یان مەشغوڵبوونی شوفێران بەشێک لە شوفێران لە کاتی شوفێریدا بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناویشیاندا نازانم سناپچات و یان ئەمن تاوانەکە قسەدەکەین بەبێ بەڵگە قسە ناکەین دەڵێن بەکارهێنانی مۆبایل. ئەو ڕووداوانی کە ڕوو دەدەن هەر ڕووداوێکی هاتوچۆ کە ڕوودا تیمی هاتوچۆ دەگاتە شوێنی ڕووداوەکە بۆ کەشف و هێڵکاری. بزانین هۆکاری ڕووداوەکەش ڕوون دەکەینەوە، لانی کەم تەرخەمیش دیاری دەکەن. بەشێکی یاخود بڵین بەشی هەرێ زۆری هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ کەم تەرخەمی شوفێرە. دەکرێت بڵین هۆکاری تریشەن و پێشتر باسمان کە، بەڵام ئەگەر شوفێر باش پابەند بێ، هەرچەند شەقام خراپ بێ، کوالیتی شەقام خراپ بێ، هۆکار دروست دەبێ، بەڵام ئەگەر شوفێر باشتر پابەند بێ بە دڵنیایی ڕووداوەکان زۆر کەم دەبنەوە. لە سنووری ئیداری ڕاپەڕین شەقامی چۆن دەڵێ یەکسایدی دوو ئاڕاستە هەیە، ئەمانە بەشێک نین لە هۆکارانەی کە دەبنە هۆی ڕوودانی هاتوچۆیان دووبارە شوفێر هۆکاری سەرەکی عزیزم. کوتمان شەقام یەشێکە لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ، بەڵێ هەر شەقامێک کێکسایدی دوو ئاڕاستە بێ زیاتر معارەزە بۆ بوون ڕووداوی هاتوچۆ، بەڵام شوفێر خۆ کەسێک کە شوفێر دەکات دەبێت مەرجەکانی شوفێری تێداوێت. بۆ نمونە مۆڵەتی شوفێری هەیە، کەسێک کە مۆڵەت شوفێری هەیە دەزانێت لە شەقامێکی یەکسایدی و ئاڕاستە چۆن شوفێری دەکات، چۆن ئۆتۆمبیلەکە داژێ. کەواتە ئەگەر ئەو باش پابەند بێ ئەی ڕووداوەکان کەمتر نابن. باش ئەی لەو شەقامانەی کە دووسایدن کە سەرجەم هێماکانی هاتوچۆ یاخود مەرجەکانی شەقامی تێدایە، دووساییدا پانە کەرەسە و هێماکانی سەر شەقامی لێە هێڵکاری کرا، ئەی لەو شەقامان ئەم ڕووداوان ڕوودەدەن، ئەی ئەمانە چێ بەرپرسیارە. ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان یاخود بەشێک لە شوفێران گلەی ئەومان لێ بکەن بڵێن باشە لە دوانەکاندا هەمیشە دەڵێن شوفێر بڵێ شوفێر ئەگەر باش پابەند بێ، ئەگەر خێرایەکی دابەزێنێ ڕووداوێک کاتێک کە ڕوودەدا بە دڵنیایی و زیانی کەم دەبێت. بەڵام بەداخەوە دیسان دەڵێمەوە بەشێک لە شوفێرانمان لە کاتی شوفێریکردندا پابەند نین یاخود کەمتر پابەندە بە یاسا ڕێنماییەکانی هاتوچۆ، لە ناویشیاندا شوفێرانی ماتۆرسکیل بەداخەوە
بەرزبوونەوەی ئامارەکانی گیانە دەستدان و برینداربوون زۆتر لایەنی کە ڕووداوێک یاچوو لایەنێکیان کە ماتۆڕە ڕووداوەکانی چۆن دەڵی قوربانیەکان بەرزدنەوە یان زۆر بە سەختی بریندار دەبێ جا شوفێری ماتۆسکیل یاخود سەرنشینەکەی یان بەداخەوە گیانە دەستدەدا تا بەدەم چەند ڕۆژاندا ڕووداوی گیان دەستدانیشمان هەبوو کە لایەنیان ماتۆر بووە باشە بپرسین بۆ یعنی بۆ ڕووداوێک کە ڕوودەدا ماتۆرسکی دیدە لایەنەکە بۆ قوربانیەکان بەرز دەدنەوە بەداخەوە بەشێک لە شوفێرانی ماتۆرسکیل مجازەفە دەکەن بە ژیانی خۆیان بە ژیانی بەرامبەریان بیشوفێرمان بینیوە تاڵی ماتۆڕەکەی بەرز دەکاتەوە یعنی یان بینیمانە وەستاوە یان بەشێک لە شوفێران دەکە بڵین زۆر لە شوفێرانی ماتۆرسکیل کەرسەکانی خۆپارێزی بەکارنانن وڵاو سەرژن و ئانیشک ئەمانەش دەبنە هۆی یعنی چۆن بەرزبوونەوەی قوربانیەکان کاک علی سنووری ئیدارەی ڕاپەڕین وەکو زۆربەی شار و شارستەکانی هەرێمی کوردستان بێبەرینیە لەوەی کە زۆربەی ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیلی بێسرەتەیان خۆتمۆسیان خۆ بەراوە تێدا هەن ئەمانە هۆکارێک نین بۆ ڕووداوەکانی هاتوچوو زۆربوونی ڕووداوی هاتوچوو ئەمانە کێشە بۆش دروست نەکردووە بەداخەوە ئۆتۆمبیلی بێسەرەتا یەکێک لە کێشەکانە بەڵام ئەمە یعنی ئەم کێشەیە تەنیا لە سنووری ئیدارەی ڕاپەڕینی لە سەرجەم سنووری بەڕێوەبەراتەکانی هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی بێسەرەتا هەیە دەکرێت بڵین بەڕێوەبەراتی هاتووە ڕاپەڕینیش یەکێکە لەوانە بەڵێ پێشتر کوتمان ئیشارەتمان بۆیدا مەرجی نەبوونی مەرجی تونتۆڵ ئۆتۆمبیلێکیشی ترە لە بوونی ڕووداوەکانی هاتووە ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتایانە مەرجی توندوتۆڵیان تێدا نییە یاخۆت بڵین بڕاوان کاتێک کە ڕوودا تووشی ڕووداوێکی هاتووە دەبن زیانەکەیان زیاتر دەبێت لەبەروی مەرجی تونتۆڵیان تێدا نیە بڵێ یەکێک لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ نەبوونی مەرجی تونتۆڵی ئۆتۆمبیلە لە ناویشاندا ئۆتۆمبیلی بێسەرەتاکان ئەمە نەکرد لە ڕووی گرفتی بۆ هاتووە دروستکردووە گرفتی بۆ لایەنە ئەمنیەکانی تریش دروست کردووە ئەگەر ئۆتۆمبیلێک بێسەرەتا بێ هەڵگیری تابلۆ ڕەسەن نەبێ زیاتر معڕەزە بوو بۆ تاوانێک یاک بۆگە تاوانێک بکە درەنگتر کاتی دیوتا دەناسرێتەوە بڵێ ئۆتۆمبیلی بێسەرەتا بۆ تەگرفت بۆمان باش لە ڕووی ئامارەوە ئاماری 6 مانگی ڕابردوو چی دەڵێن ئامارەکان چین لە ڕووی زیانی گیانی مادیەوە چەندن وە چین بەداخەوە ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی 2024 بە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵ 2025 بەداخەوە ئامارەکان لە بەرزبوونەوەدان ئامارەکان بەرزبوونەوە هیوادارین شوفێران پابند بن بە یاساڕێنماکانی هاتوچۆ بۆ ئەوەی چیتر ینی بەدەستی خۆمان ئازیزانمان یعنی چۆن دەڵێ هەڵنەگرینەوە لە ڕووداوی هاتوچۆ بە چاوی خۆمان ئەم هەموو قوربانی و ئەم هەموو گیان دەستدانانە هیچکە نەبینین ئەگەر بە هەمومان ستۆپێک بکەین بە سەرپێچیەکانی هاتوچۆ بە دڵنیایی و ئامارەکاندا دەبەزن بڵێ ئاماری 6 مانگی یەکەمی 2025 بە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵ 2004 بڵێ ئامارەکان بەرز بوونەوە قسەی کۆتایی ڤار دەیکات.